لەبارەی هەوڵێک بۆ کبکردنی دەنگی ئازاد ناڕەزایەتیەکان دژی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ تونتر دەبنەوە. بەشێک لە چاودێران و لایەنگرانی مامۆستایانی ئاینی دەستەکە بە نەپاراستنی بێلانی تۆمەتبار دەکەن و دەپرسن بۆچی لە ئاست قەیرانی موچە و پێشەلکاریەکانی ڕابردوو بێدەنگ بوون، بەڵام ئێستا ڕوبەڕووی مامۆستایانی ئاینی دەبنەوە. بەڕاستی خاک و خەڵکی هەرێمی کوردستان پێویستە بپارێزرێن لە هەر بیرێکی نامۆ کە بێوێ ئاشتی کۆمەڵایەتی لەم هەرێمە بخاتە مەترسیەوە و پێویستە حکوومەتی هەرێم بەڕاستی بەوە هەستێک کە ئەم کۆمەڵگەیە بپارێزێ لەوەی کە بە هەر ڕووداوێک ڕیزی ناوخۆی هاوڵاتیەکانی شەق بکە و ئێمە لە ڕابردووە بەڕاستی زۆر جار دیومانە لە ڕاگەنراوەکەشە ئەوەمان ئاماژە پێکردووە کە چەندین جار لەم هەرێمە مافی مرۆڤ کەوتۆتە ژێر پرسیار، بەڵام هیچ دەستگایەکمان نەبینی بەو ناونیشانەوە بێتە سەر خەت و هەروەها داوا تۆمار بکە ڕیشی مامۆستای ئاینی سووتێنراوە، مامۆستا شەقیتی هەڵدراوە، خۆپیشان دەرشەهید کراوە، بەڵام نەمان بینی داوایەک تۆمار بکرێ. بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووی بێتە دەنگ. ئەم هەوڵانە دوای ئەوە دێت کە دەستەکە کاردانەوەی بەرامبەر مامۆستایەکی ئاینی نواند. ناڕەزایەتیەکە 5 خاڵی بنەڕەتەی دەخاتە ڕوو، لە سەرویانەوە بێدەنگی بەرامبەر بژێوی خەڵک و سوکاتی بە پیرۆزیەکان. داوا دەکرێت دەستگا دادوەریەکان سەقامگیری کۆمەڵاتی بپارێزن و نەکەونە ژێر کاریگەری ئەو فشارانەی کە دەبنە هۆی دەرسخستنە نێوان پێکاتەکانی کۆمەڵگا. کاتێک کە ڕووداوێک ڕوئەدا لە بابەتەکە لەم بابەتانەدا ئێمە خێرا بین ڕۆڵی ئەم پیاوە گەورانە و ئەم زانایانی ناو میحراو مزگەوتەکان خێراونکەین. ئەوە بەڕاستی خەتای ئەو جۆرە سیاسەتەیە کە لەم وڵاتانەدا مامەڵە دەکات، سیاسەتێکی نالەبار ئێسەکانەوەی کردووە کە خەریکە سیاست ناوەکەی جوانە بەڵام ناوڕۆکی لە دەست داوە کە لەگەڵ یا خەریکە ئەخلاق بار بکە. پەیامی ئەو ناڕەزایەتی ئەوەیە یەک ریزی نیشتیمانی لە سەروی هەموو ململانێ ئایدۆلۆژیەکانەوە بێت. بانگەوازەکە بۆ ئەوەیە کە لەم خۆناغەدا لێبوردەیی بکرێتە بنەما و ڕێگری بکرێت لە هەر هەوڵێک کە ئاشتی کۆمەڵاتی دەخاتە مەترسیەوە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.